الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. لا بابتي تسارم وكوتاي علمي أصول فقه كباس لا مجتهد أو قواعد أصول تشريعيانا دكين أصول تشريعيانا دكين قلت من بينس قاعدة جرين كلو باريوا يا بينس شتى زور بيستا مجتهد هروالا ئەو شتانەی کە پێویست دەکات، یعنی ئێمەی کە مجتهیدی ژنەبین یان مەسەل با بڵێن مقەلید و عامیش بین، ئاگاداریمان بەو پێنج شتەیە هەبی. یەک لەو شتانە لەوانە و دەرسی ڕابردوو باسمان کرد کەوە خودی مستەنبیتەکە بوو یان بابەتی ئیجتیهاد بوو. ئایا ئیجتیهاد مجتهید معنای چییە؟ ئیجتیهاد لە چ جۆرە بابەتێک دەکرێت؟ مەرجەکانی مجتهید چییە؟ ئەوە لە وانەیە ڕابردوو باسمان کرد. لەوانەیە ئەو ڕۆمان دەست بە قاعیدەی دووەم دەکەین یاخود بە شتی دووەم دەکەین کە پێویست دەکا هەموو لایەکمان ئاگاداریمان پێهەبی، ئەویش بە ناونیشانی التەقلید. تەقلید یعنی لاساییکردنەوە، وەکو بڵێن خۆمانی بە کوردەواری خۆمان دەڵێن، بەڵام لە زبانی عەرەبی لە ڕووی لوغەویەوە تەقلید ئەوەیە مأخوذ من القلادة التي يقلد الإنسان غيره بها. تقليد لو ملقوانكا دەبگەوترێت، یعنی یان مەسەل ئەو پەتەیکە با بڵێن گەردەنی ئاژەل و حەیوان و شتێک پێ بەستیەوە لە دوی خۆت ڕابشێشی، یان یەکەشی دیکە پێ بەستیەوە کە با بڵێن ئەو ئینسانە لە دوای تو بێ، کەوابی لەوە لە ساعتیە ئەو قەلادەیە، یعنی ئینسانێک کەواتە بە ئینسانێکی دی دەبەسرێتەوە، ئەو چی بکە ئەویش وەکو ئەو دەکات. أما للرؤي اصطلاحية أخذ الرأي الغير بلا معرفة دليله وقوته. للرؤي اصطلاحية وكما ما بس معنا دست برأي غير خود بقري بأوي شار زايد ببلغو دليلي أو نفرابي أو زاناهبي أو عالمابي درباري أو بابتا هروالا أقداريد بهزي بلغكي أو زاناشنية، يعني أو زاناه بلين بونمنا ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ دەڵێت دەست بە دەستنوێژی دەست بە دەستی ئافرەتان بکەوی دەستنوێژت دەشێ. تەقلید معنای چییە؟ تەقلید معنای ئەوەیە، ئەمن یەکسەر دەڵێم مادام ئیمامی شافعی وای فەرمووە قەناعەتم سەد بەو مشتەیدەی هەیە، ئەوە دائیمەن پشت بە بەڵگە دەبەستی، لەبەرەوە ئەمنیش کاتێک دەستم بە دەستی ئافرەتان کەوت دەستنوێژ دەشۆمەوە. نازانیشم ئایا ئیمامی شافعی بەڵگەی پشتی بە چ بەڵگەک بەستایتەوە، ئینجا ئایا بەڵگەکەی ئەو پشتیشی پێبەستایە بەهێزە یاخود بەهێز نییە. بەڵام لەبەرەوە من خۆم ئاگاداریم بەو بابەتە نییە و شارەزانیمە و نەگەیشتیمە قۆناغە کە با بڵێم من مجتەهید بووم و ڕاستە خۆ بچ بە ناو قورئان و سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. باشترین شت بۆ ئەوەی دینم سەلامەت بی کە من متمانە و سیقەم بۆ مجتەهیدە گەورانە هەیە کە ئەوانە زۆر لە خواترز بوونە، زۆر ساڵح بوونە، موسلح بوونە، ئەوان هەر شتێک بلێن دیارە بەڵگەیان هەیە و بەڵکو بەڵگەکەش لێکۆلینەوەیان لەسەر کردیە، کەواتە بەو ئینسانی دەگوترێت مقەلید، یعنی لاساییکردنەوە یان بە دواکەوتنی مجتەهیدە کە ئەو دەچتە ناو بەڵگەکان و زیاتر حکمە شەرعیەکان لە بەڵگەکان دەردەینین. حکم التەقلید ئەسڵ لە لاساییکردنەوە بە شێوازێکی عام باش نییە، يعني في نفس الوقت لا تكون إماعة نبا، يعني هر بدواي خلق كوي بلكو أصل وا إنسان أجر خلق ساكي كرد وكو خلق ساكي بك أجر خرابي كرد خوي يدور بخيوا لو تشكا لا سايكر نوا اشتكى ببي بلقوا برهان ودليله إذا قال زاري جواد بيجر إنسان لا سايك بكاته تعصب شي بودرز دبي، يعني لزياتي بابن بمنهج بابن داي بشخص ئەگەر زۆر ئاگای لە خۆی نەبی لەبەرەوە دەبتەگە لەزا شەڕە شەخصکردن، یعنی ئەوە باشترە ئەوە باشترە ئەوە چاکترە. بەڵام ئێمە گەر بکەینە لە دەرسوانەی ئەخیریەکە باز لەوە دەکەین موازنە بین المەفسەدەتەین، باش ئەگەر لاسایی نەکەیەوە چ دەکەی؟ خۆت دەچی بە پێی پەتی وانە بەناو شتەکان دەکەوی لەوانەیە سەد قازە و زیانی زیاتر بی لەوەی کەوە
بچی لاساییەکە بکەیەوە کە متمانە و سقەت پێەیە کە دەزانی ئەوەی ئەو باز دەکا ئەکەی دروستە و ڕاستە، چونکە تۆ ئەمینی لە دینی لە ئەخلاقی لە علمی کەوابی لەو حالەتە ئەوە باشترە. ئەگەر نا ئەسلی لاساییکردنەوە باش نییە، ئەسڵ وایە هەموو ئینسانێک حەول بدات بگات بە پلەی ئیجتیهاد و خۆی بشتە ناو سەرچاوەکان و حکومە شەرعیەکان دەرینی. بەڵام وەکو لەوانەیە ڕابردوو باسمان لە ئیجتیهاد کرد، مەرجەکان قورسە، ئەو مەرجانەش لە ئێمە نایەتە دی کەوابی بۆی دینی خۆمان سەلامەتکەین. باشترین شت ئەوەیە زانایەک مجتەهیدێکی گەورە، بە تایبەتی ئەو چار مجتەهیدە کە دەتوانم بڵێم هیچ مەسئلەشی شەرعی نییە ئیلا ئەگەر بە دوواداچوونی لە بۆ بکەی ڕای یەک لەو زانانەی لەسەرە، جایان هەمویان یان بەشەشیان یان زۆرینەیان ئیلاوە هەیە. ئەوەش معنای ئەوە نییە ئیلا ئەو چار زانایە مجتەهید بوونە، نا، لە هەندا بابەتتان هەیە مجتەهیدی گەورەی تریش گەورەمان هەیە، مەسەلەیەکی وەکو سوفیانی ثەوری، ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ، دەڵێ من بەڕاستی هیچی بەکەمتر نازانم لە زانست و عیلم و دین و تەقوای لە ئەو چار ئیمامەکەی تر، بەڵکو دەڵێ دەتوانم بڵێم شتێکیشی لەوان زیاتر هەیە ئەمیر المؤمنینە فی الحەدیث، یعنی وەکو بڵێن گەورەی زانا عولەمایەکانە لە حەدیث. ئیمامی شافعی دەرسی لای مالیشی کوڕی ئەنەس خوێندیە و لە لای لەیثی کوڕی سەعدیش خوێندیە. لەیثی کوڕی سەعد فەقیهی مصرە، دەفەرمێ لەیث بن سەعد ئەفقه من مالک بن ئەنەس. لە لای من لەیثی کوڕی سەعد فەقیهترە لە مالیشی کوڕی ئەنەس. بەڵام لۆ ئەو هایە لەبەر چ وای لە هاتیە دیارە قەدەر وار ڕێکەوتیە ئەو زانانەی تر بابلێم ئەو مجتەهیدە گەورانەی تر قوتابیەکانی تەڵەبەکانی جا ئایا ئیخلاسی ئەو چار ئیمامەیە دینداریان علمیان یعنی خوای گەورە خۆی دەزانی، یا قوتابیەکانی ئەوانیان وا لێ کردی وەکو قوتابخانەک هەموو شتەکانیان کۆ بکەنەوە هەموو ڕێک بکەن و هەموو تەرتیبی بیت و بە دوای ئەو وای لە هاتیە، یعنی ئەوەی هاتیە لە دوایوانیش هەمووی زیاتر ڕێکەوتیتە ناو یەک لەو قوتابخانانەی کە ئەو چار قوتابخانە سەرەکیایە. ئەگەر ناوەکو مجتەهیدی زۆر گەورە بووە بە تایبەتی لە سەدەکانی دووەم و سێم و چارەم سە ئیمامی ئەوزاعی فەقیهی شام بووە، 200 ساڵ مەزەبی ئیمامی ئەوزاعی ڕۆیشتووە لە شام کە خەڵک لەسەر مەزەبی ئیمامی ئەوزاعی بووە. بەڵام ئەو چار ئیمامە وەکو باسم کرد دیارە سڕەکەیە نێنیەکەیە لە نێوان وان و خوای پەروەردیگار کە ئەوەندە مەشهور بوونەوە ئەوەندە سبحان الله قسەکانیان مەقبول بووە، ئەوە جگە لە ئەوە ینی هیچ شک و گومانی لەسەر نییە کە لەوانە زاناتر و عالمتریش نەبوونە، ینی لەو سەردەمانە کە زۆر بخوان عالمی زۆر گەورە بوونە لەوانەیە بەشی شیشی ئەسبابی دنیای حتا ئیمامی شافعی خۆی بخۆی باز دەکە کە دەفەرمێ لەیثی کوڕی سەعد لە مالیشی کوڕی ئەنس فەقیهترە، بەس دەڵێ قوتابیەکانی نهاتن بلێن بۆ ئەوان شتەکانی ئەوان هەموو کۆ بکەنەوە، ینی ئیمامی لەیث کۆ بکاتەوە و بکاتە مەزهەبەک. ئەستا تەماشاکە عولەماکان دیکە نەوانە بوون. سەید بن قاسم فتاوای ئیمامی مالیشی هەموو کۆ کردەوە لە 7 مجەلەد ناوی لێنا المدونە الکوبرە، يعني خزمەتی کردیە زیاتر ئەوانەیە بوونە ئەو عولەمانە هەریەکە و مەسەل چەند قوتابیشیانە بۆ قوتابیەکان بەدڵسۆزانە بە خەمخۆرانە شتەکانیان هەموو نووسیە، حتا عالمە ئێستەیشی وەکو ئیمامی ئەبوو حەنیفە هەر کتێبی نییە وەکو تەئلیف، یعنی شتەکانی هەمووی لەبەر بووە بە قەواعیدی و ئوسولی و فقهی و نەحوی و حەچی دەلێ هەر شتێکیان لێ دەکرد پرسیاریان لێ دەکەم هەمووی جواب دەداوە. زە ئەو قوتابیانە نووسیتیانەوە ئیملایان کردی و دوای لە ئاخریەکە هەم گوتیان ئەوە ئیمامی ئەبوو حەنیفەیە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ. مەبەستەکەی من بۆ ئەوە ئاگامان لێ بێ ڕاستە وتمان ئەسڵی تەقلید شتێکی باش نییە، بەڵام زۆر چاکترە لەوەی ئەگەر وەهاتوو ئێمە خۆمان ئەو قووەتە و هێزە توانە عیلمیەمان نەبێ ڕاستە خۆ بستێ ناو کتاب و سونە، باشتر وایە یەک لەو ئیمامانە دەست بە مەزهەبەکەی بگیری بێ تەقلید بێ تەعەسسوب، هەروەکو دوای ئەوە باز لەو ئادابانە دەکەن کە پێویست دەکات لێمان بێتە دی کاتێک ئێمە لاسایی یەک لەو ئیمامانە دەکەینەوە. لەبەرەوە خلاف لە نێوان زانایان دروست بووە، ئایا دروستە لاساییکردنەوە یاخۆ نا. لەسەر سێڕە ڕای یەکەمین هەندێک دەڵێن جائز نییە بە مطلقی، ئەسڵ وایە هەموو ئینسانێک خۆی ئاسی زانستی خۆی بەرزکاتەوە ڕاستە خۆ بشتە ناو سەرچاوەکان، ئەو سەرچاوانەی ئەوان پشتیان پێبەستایە ئێستا لای ئێمەش هەیە. بەرامبەر ئەوە ڕای زانانی تر هەنە جائیزە بە مطلقی نەک ئیلا لە بۆ عەوامان بەڵکو لە بۆ مجتەهیدیش،
مشتهیدە گەیشتە دەرەزە ئیجتیهاد بەڵام هەست دەکا مشتهیدەشی لێی بە قووەترە لاسای ئەو بکاتەوە لە هەندە بابەتان ئەوە ڕای دووەمە. ڕای سێمەکە ئەو بە قووەترە ئەو دەلێ نەخێر شتەکە لێک جیاکەینەوە دروستە بە حەقی ئەوەی کە ناتوانی ڕاستەخۆ بشتە ناو سەرچاوەکان حکومە شەرعیەکان وەربگری دروستیش نییە بە حەقی ئەو کە بتوانی. ئەوەش ڕێیەشی وەسەط و مامناوەندیە هەر تاوەکو ئێستش ئەوەی هاتیە لە کۆن و نوێوە ئەوها ڕۆیشتووە. یعنی ئەوانەی کەوا گەیشتونە بە پلەی ئیجتیهاد ڕاستەخۆ سوتنە ناو سەرچاوەکان و حکومە شەرعیەکانیان دەریناوە بەڵام ئەوانەی کە نەگەیشتون بەو پلەیە ئەوە یەکسەر لاسایی یەک لەو زانا گەورانە و مشتەیدانە کردیە. شتەکە تەقلیدی مەزاهب پێدەگوترێ وەکو باسم کرد قەدەری خوای گەورە وا ڕێکەوت یعنی بە تایبەتی ئەو چار مەزەبە بتە چار مەزەبی سەرەکی هەرچەندە دوو مەزەبی دیش لە مەزەبی ئەهلی سونە و جەماعە هەنا بەڵام ئەو دەورەیان نییە مەزەبی زاهیریەکانەیە کە ئیبن حەزم الظاهری لە ئەخری کەوتە دەست ئەو کە ئەسڵەکەی داوودی ظاهریە. مەزەبی ئەباڵی شەیە کە زۆرتر ئێستا ئەوانەی عمان زۆرتر لەسا ڕای ئەو مەزەبی ئەباڵیەکانن. دوو مەزەبی شیعانی شەیە مەزەبی زەیدی هەیە کە ئەوە نێزیکترین مەزەبە لە مەزەبی ئەهلی سونە و جەماعە بە تایبەتی لە مەزەبی ئیمامی شافعی لە ڕووی فقیەوە لەگەڵ مەزەبی جەعفەری. طبعا لە بۆ علمی جەنابتان کە دەلێن شیعە ئاگاتان لێبی ئەو دوو زانە گەورەیە کە زەیدیە و یان جەعفەریە ئەوانە حیچ پڕیان بەسەر شیعاتیوە نییە. شیعی ئێستا ئەوە مۆزوعێکی سیاسیە بەحەد حیچ پەیوەندی نە بە دینداری وەیە نە بە فقهەیە ئەسڵەن کە دەیە مەزەبی جەعفەری جەعفەر الصادق مامەستای ئیمامی ئەبوو حەنیفە بووە. یعنی ئەوانە هەموو قوتابی و تەلەبەی یەکدی بوونە ئەو شتانە نەبووە زیاتر بڵێم وەڵاوە دوایەوە لەبەر هەندێک مەرامی سیاسی و لە بۆ بەناوی هەکوو ئەو زەمانەش هەیە لە خۆت نالێ دەلێ هەیە خەڵک بە خەلکی دەخوا کەسانەکەن بە ناوی شێخ عەبدولقادری گەیلانی کەسانێکی دی نازام بە ناوی سەلەفیەت خۆی بەستایتەوە بە ئیبن تەیمیە و یەکی دی خۆ دەبەستەوە بە زانایەکی گەورەی لە ڕووی فیکریەوە زۆر دیندار و عالم و زانا بووە بەڵام کاتە کە تەیت بەلاورد دەکەیەوە ئەوانە لەگەڵ ئەو وەکو بڵێن سەرمەشقانە هە زۆر لێک جیاوازە. جەگەلەجە بەداخەوە کەسانی وا هەن ناحالین یعنی لەبەر ئەوە ئەوەندە ناوێ ئەو کەسانە زەق دەکرێتەوە کە تەمەشا عەمەلی وانەش دەکەی وانیە لەبەرەوە هەندێک کەسێک لە بەنەزانی خۆیان جوونیان پێدن. باڕتان نەبی کەسانی وە جوون بە ئیمامی عەلی دەدا لۆ چونکە ئەوانە یعنی وای لێ دەکەن کەئەنەما ئەو خوایە نەعوذ بالله خۆگە هەندێک ملاحەزە ئەو شتانە تاشکردی یعنی عەلەوی هەر خۆی لە خۆیەوە ئەوە یعنی دێن ئیمامی عەلی هەر خوایە جاوای لێ دەکات یعنی لە بەشەریەت دەکات بەرامبەرەکە و کوڕ ڕەتفیع لەگەڵ لەجا قسەی پێ بێ ئەگەر نابا بۆ هیچ عیلاقی بەو بابەتەوانەوە نی ئەوانە هەموو برایەک بوون هەموو عالمی زۆر گەورە بوون هەموو زانای زۆر چاک بوون ئەو شتانەی ئەوان دووسیتیان ئەگە بێسە سەرچاوەکانی خۆیان ئەسڵەکە تەواوە بەڵام دوای ئەوە ئەمە گوتمان یەک لە خراپیەکانی مەزەبگەراتی ئەو لاسایکردنەوە ئەو تەعەسسوبەیە یان هەندە زار ئەوەی مەبەستی دنیای خۆیە بی یەکسەر بەکاردەینی بۆ خۆی جاوا ئەو بابەتانە دروست بووە لەبەرەوە بڕێزان ئەو مەزەبانە بەڕاستی هەموو ئەهلی عیلم بوونە جا ڕاستە و خۆ ئینسان لە موجتەهید فتوا وەربگری یان بەڕێگای کتابەکانی کەوا هەیەنە و ئێستا یان بەڕێگای ئەو عولەمانەی کە لە زێر دەستی ئەوان دەرچوونە و فتاوەکانی ئەوانیە بۆ ئێمە نەقل کردووە ئێمە زۆر ئاساییە دەستی پێ بگرین چونکە وا تێنەگەین کە بڵێ مەزهەب یعنی قسەی ئەو زانایە یعنی قسەی ئەو عالمە ناکە دەلێ مەزهەب یعنی ڕێگای چونە ناو دەقە شەرعیەکان بۆ دەرینانی حکومە شەرعیەکان بەڵام بەڕێگای ئەو زانا عولەما گەورانە هەرەوەیە و کەس ناتوانی يعني أمن تلوان تقواتلين كملين والله أمن دسم أمن دلهم قال كسيا زوج دلهم أمن دلهم كتاب السنة أو دلهم إمام الشافعي هذا الإمام كذا كتاب السنة يسمى يعني تواتي دقي أويتو للجرفاني خد لنا كتاب السنة يسمى تشارك برو اللي بيسوا أو بري زور بري سري ابن تيمية لسر مذهب إمام أحمد يعني خارجنا مجتهد شيء جورج بوا بەڵام ئەو زانە گەورەیە خۆی بەخۆیەوە خۆی بە مقەلیدی مەزهەبی ئیمامی ئەحمەد دانی کەسی تو لێرە لە ئاخر زەمان تێی ئەم دەی کتاب السنە دەر خۆی ابن تەیمیە فتاوای وا هەیە یعنی بە حەقیقەت مجتەهیدێکی گەورە بووە بە تایبەتی ئەو لە سەردەمێک ژیایە پێویستی بەشتی نوێ زۆر هەبووە یعنی ئەو زانە گەورەیە و فتوا گەورانەی دا وشتیادا ئەوی دانیا کردیە بەڵام لەسەرەوەشە
خۆی ئەو جورەتەی نەدایتەوە خۆ بڵێ وەڵڵاهی من مشتەی دەکەم و تەوا حیساب لەوانەیە خێری خۆوانە زادەبەرەوە ئەو قسەی ئەو دەیکا بلێ باشە وەرەگە تو ئەوە دەلێ لە شوێن دەرێت ئیستنباطت کردیە لە کام ئاەت یان چتیە ناو کتابێک لە کتابەکان و ئیجا ئەو کتاب دەلێ ئەو بەڵگەیە وا دەلێ ئێجا وابی ئەو کتابە معنەیە ئەو چیتە ناو بەڵگەکە ئەو لە بەڵگەکەی دەرینە نەک تۆ ڕاستە خۆ تڕستی ناو بەڵگەکە لەبەرەوە دەبی ئاگامان لەو بابەتانە بی ینی هەروە نەکەین بژێوانە یەکسەر کە باز لە مەزەبات یەکسەر شتێکۆ داعبایەک بێتە بەرچاوت و ینی چار زانایەکە و سەر بەخۆ و کەوتیان بە پێی پەتی کەوتێنا نانەوان نییە ینی لەبەرەوە بەڕاستیەتان ئینسان علمی ئوسولی فقه نەخوێنی گەورەی ئەو زانانەی نایەتە بەرچاو چەند ینی تەحەفوزیان نەبووە بۆچی ناو بابەتانە بەڵام لەسەر ئەوەشە سعد الكريم زيدان بالرحمة بي هشت شتمان لو باز دكا دليغر لا سايكر نوج بكي تقليد بكي آقاداريتان بو هشت خالها بي يكمينيان إن المذاهب الإسلامية مدارس فقهية لتفسير نصوص الشريعة واستنباط الأحكام منها أقام ليبي كم زار بزانين أو كتاب خانة فقهية إسلاميانا أو مذاهبانا هم كتابي فقهينا بو تفسيري سي شكر نوي نسكاني شريعتي خواي پروردگار درينان حكم شرعي كان له فهي مناهج فقهية في الاستنباط والتعرف على الأحكام وليست هي شرعا جديدا وانية بلا شريعة شيء نوية ولا شيء آخر غير الإسلام يعني بلا ولا اشتكى لدرو إسلام أو تيبينية كم دل آقاتان ليبي دو إن الشريعة الإسلامية وهي نصوص القرآن الكريم والسنة المطهرة فقط أكبر وأوسع من أي مذهب بس آقاش ما ليبي يعني شريعتي خوا كبريتيا لوحي قورترا لمذهب وليس أي مذهب أكبر ولا أوسع منه يعني وما ليني قال زاكوتمان بلا سايكرنا واتي بقى يعني نيا ئەوەندە ئەو زانا گەورانە لەبەر چاوت گەورە و پیرۆزبی ینی خەریکە لێت تێک بچیە گوتیانێکە جارە گوتی مەسەل دەستنوێژ بەدەستی ئافرەتان ناشێ وتی بابا دەستنوێژ دەشێ ئەو لە مەزەبی مامی شافعی وا دەڵێ وتی باشە من بەڵگە کرد لۆ دەینم کە دایکمان عایشە بۆمان دەژێرتەوە دەفەرمێ جارە پێ سەلام لەکن من بووشەوە لەستام لەلام نەما بوو گوتم بزان چێوە چووە لەبەرەوە ڕۆیشتم لۆ ناو مزگەوتەکە دەستم لە عەردا و هاستم کردوە لە سوزدەیە پێم دەستم بە پێی کرد ئەدی بۆ مەسەل نوێژی بەتال نەکرد ینی وەکو بڵێنەوە چ بڵێ باشە لە وەڵامدانەوە وتی ئاخر ئەو کاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خۆی تەقلیدی مەزهەبی ئەبوو حەنیفە کرد ینی وەرە وەکو کورد گوتنی ئەو کەرەی لە قوڕەی بنەدەرێ ئەوەیە خۆی تەعەسسوب هەندە جاران تو ئاگات لە خۆت نەبی ناکرێ یان دەبی ئاگامان لێبی لەبەرەوە مامۆستا دەلێ ئەوە تەواوە ینی بزانین ینی ڕاستە مەدەلێن بەشی هەرە زۆری شتە فقیە بکان بە تایبەتی ئەوانەی کۆن یعنی ئەوانە ئەوەندە زیرەک بوونە لە بۆمان شیکریتەوە خوا خێریان نووسی دەبی بەس دوعای خێریان لە بۆ بکەین بەس ئەوەش معنای ئەوە نییە یعنی شریعەت کۆتایی پێهات ئیجتیهاد نەما خلاص قفل بوو نا سەرچاوەکە هەرمایە يعني لوانه غريب نية زانا مجتهدي وابه او استنباطه او زانا قوريه كرديتي لو آياته لوانه او بشواز شديتي بقاتو لوانه يويش دقيق تربي والله ما دلين زوريني زوربي بشي حر زوري بتايبتي حكم الشرعية كاني كلا بابة قديمة كان بالراسي دبي اقاما لبي او التراسة او نفوتين او السرما دابنين او كتابانا ما نبي باج لحالي ببين حتى قرب ما قساق لسبابته شي نيش بكين حاول بيني اوان بخوينوا زلا الرجاء اوان قال لكن وان هبو باشا اگر تشتك مال لبو هاد اضافه شي لبو بكين تو من زور معذبهم بايق لو شتاني كما ونسا قرزاوي قال زكا عالم شي قورج بو فتواي دا بالرحمه بيتسي دغو مثل بابتك بات بايا دغو درباري او بابته او زانانه او هادلين يواني هم دهينا او زور ميم بدغو بويتو التراث اللي بي نسي ئەوە بینە دوای ئەواگە بابەتەکە نوێ باە یان بگۆڕ ڕابە عورفەکە لەسەر عورف باە مەساڵحی مرسەلەوە سەد و ذەرایع باە بەڵام دەیگوت لۆ ئەو زوروفە لۆ ئەو زەمانە لۆ ئەو شتەیە لۆ حالەتە ئەوە ینی زۆر بە جوانی ئەستێک لەو شتانە من بەبیرم تێ جارە باسی کرد لە کتێبێکی خۆشی باز دەکا پرسیاری لێ دەکەن ئایا دروستە با بڵێم ئینسان کچی مەسیحی و جوودەکە ئێستا بخوازی
ئەویش طبعا دەینی قورئان دەینی و ئاەت و دەڵێ مەزهبەکان بەڵێ ڕێگایان پێدایەوە و مەسیحیە و ئەوە جوولەکە و ئەهلی کیتابن وانەوە ڕایوان دەینی بەس دەڵێ ئەمن خۆم وەکو ڕەئی خۆم شەخسی خۆم ئێستا من وا هەز دەکەم ئەوە عیلەتێکیە بۆ حیکمەتێکیە لەبەر حیکمەتێک ئەو شتەیە جائز کرایە ئەویش ئەوەیە کە تو کچی مەسیحی بینی یان مەسەل جوولەکەی بینی تێکەڵاو دەبی لەگەڵ ئەوە عایلە ئەو عایلە تێتە ناو موسڵمانان کاتە هاتە ناو موسڵمانان مسلمان دینەکەی ڕاستە حەقا کە تەمەشا ڕەوشت و ئەخلاقی مسلمانان دەکەی سەر دەبیت بە مسلمان کە تێکەڵابوونیش لەگە عایلە ئەوان دروست دەبی دەبتە هۆکارێک بۆی ئەوانیش ببن بە مسلمان بەڵام دەلێ ئێستا گەر تەمەشاکەین پێچەوانەکە ڕاست ئەوەی ئێستا مەسەل بچی بە تایبەتی بشتە ئەوڕۆپا ئەو لای ئەو متەئەسر دەبی بەوان ئەو دەشتە سەر دینی ئەوان ئێکەوابی دەلێ عیلەتەکە نەما والحكم يدور مع العلة وجودا وعدما لبرو بالراسي دلهم بلاني كم دلهم مكروها أقلنا لهم حرام يعني أوها باش يعني إنسان فعلا يعني هم شريعتك ما حكمك ما تتواني قصين يوجد بكي بلان كابرا بقاتا آستقوا لعيني كاتا أو الرئيس قوريش بيجري لا زانا وعلماء كان بيشتر أوش تيبينيك بزانين خالي سام إن الشريعة الإسلامية حجة على كل مذهب وليس أي مذهب حجة على الشريعة شريعتي إسلام حجة لسر هم مذهبك وقورتر لا مذهب مذهب حجانية لسر شريعتي إسلام هذا بروا مشتيد قورانا أخوان قوتيتيان إما وتيجيشتن معنا بو دقانا هر كاتك زانيتان قسكاني إما بيتسواني دقق بو آقامان بين أبو يكسر قسكاني ما بديوار دابدن بجبا بلغك ببستن خالد سارم إن المسوغ لأتباع هذه المذاهب يعني لاتباع هذه المذاهب هو مظنة تعريفه متبعيها بأحكام الشريعة أويك أمت مشاهدكين مسأل أو سر مذهبانا أو مجتهدة قورانك أو قسانا كردية أو وكبلين بلغيا يان قرينيا بو أوكا شريعتي خواي پروردگار تطبق دكا لبرو تازه باس مانيش كد فإذا تبين أن المذهب الفلاني أخطأ في المسألة وأن الصواب فيها عند غيره لبرو غزانيد مثال لو بواباره لو بابتا لدواي لي كولينوا يشتي آستش علمي برز لو أنا مذهب يشيلي بلغكي بقوة تربي لو مذهب اعتيادية دتواني لو باروا بسيل السر رأي مذهبكي تر إيش بكي لبرو لخالي بينزم ده فرمي يجوز لمتبع مذهب يعني متبع مذهب معين أن يتبع غيره درستا أجر يجلس سر رأي مذهب يشبه بس سر مذهب يشلي في بعض المسائل أما حتى أجر تزور زيرك بي وكو ما مستا محمد بالساني الشيخ محمد بالساني باشي دكتور أحمد بالساني يا ديان بخير كتيب شيء زور جوان ده فرمي هذا الرأي وهذا مذهبي بسیاری لێ دەکەن دەڵێن ئایا دروستە بە چەند مەزهبێک دەستنوێژ بستێنی دەڵێ بە بۆچوونی من ئەگەر گەیشتی ئەو حەد و ئاستەیە هەستت کرد مەسەل ئایا چاوششتن بە چ شێوازێک بی دەڵێ ئەو مەزهبە مەسەل باشتر بەڵگەکانی بەقووەترە مەسحی سەر چۆن بی مەزهبێکی دیکە بەڵگەکەی ئەو هەست دەکەی بەقووەترە یە دەست مەسەل ئایا هەنیشک لەگەل بیان لەگەل نەبی مەسەل هەست دەکەی یە مەزهبەکەی دی بەقووەترە ئەگەر لێرە تو بەبێ تەعەسسوب بدواي بلغدا شي قلت والله من واعزكم اوانا بقوه ترد لهذا درزنيه تشي الشكا يعني لو كاتي ذا اوا اغا مالبي بلام اوي خطرش اغاخ مالبي شو دائما قاعده كبرزم كل شيء خرج عن حد انقلب الى ضده حرشتك للسنور خو درس بيسواني دغرتوا اول لبو انسانك بيكما والشيخ محمد بالساني بالرحمه بي او بلا علميه زانستيه بي نك مثال يكك به هر وهذا جنزك بي خوي بلي كان والله عقل مناقري بي ما بيوا او باشترى لو انا او سي او مهزليو نا ولا خو حد خو بزاني او مزبايا او الرأي بو فوزاد رزق او فوزان لما زقوت كان رزبو يقدر السبب كان ويا او دزوا بقرا او لاقوا بقرا او نازام سي او زورده ورده الشيطان فيل لدكا دليتو خلته من راس او زدوايه من بلقيتو بلقين يكواتيتو بدعايه من سنه دواتو لو نار من جبهشت ايوه خلاص او مصيبتك اللي ندرس بو يعني او النزانين ونابيوا اگر وابي يان والله كام خوش بي لبو خوم دكم او تلفيقه التلفيق ايش حرامه
تو ئەگەر دەزانی مەسەلنا ئەوە بە بەڵگە بەقوەتی خۆت دەزانی فعلەن ئەوایە مانع نییە لەو کاتی با بڵێم لەو مەزەبە بچێ سەر ڕێی ئەو مەزەبەکەیتر لە بابەتەکەی دی. شەشەم على المقلد أن يطهر نفسه من التعصيب الذميم للمذهب دەبی ئاگاشمان لێبی خۆمانیش پاک بکەینەوە لەوەی کە تعصبمان نەبی لۆ هیچ شتێک نە لە بۆ مەزەبە نە لە بۆ دینە لە بۆ ئەشخاص. ئیمامی مالک زۆر جوانی فەرموو كل يؤخذ منه ويرد إلى صاحب هذا القبر، يعني ئەو کاتی خۆی ئەوای فەرموو چکە تۆ ئەگەر تعصب دروست ببی خەتەرە. پێنسم کاتی خۆ فەرمووی دعوها فإنها منتنة، ئەوە بەرامالە ئەو قەومەیە ئەو حیزبەیە ئەو مەزەبەیە ئەو ڕێیە هەرەوەش بەڕاستی تا ئێستا مسلمانانی کوشتیە. یان یەک لەو ئیشە خەتەر و ترسناکانە هەموو خەڵک ڕقی لێگدی بوویتەوە هەمووی لەبەر ئەوەیە. لەبەرۆژ دائیمەن ئیسلام ئێمە دەبەستەوە بە مەنهەج تا ئێمە بەستەوە بە ئەشخاص. ئەوە ئەبوبەکر الصدیق یەکەم قسەی ئەوە بوو، ئەو بۆ فێرمان بکە من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت، أو منهجه إنك ميت وإنه ميت خلاص أو قصي خواي پروردگاره باش. حفتن بالرزان لا نضيق أبدا باختلاف المذاهب لأن الاختلاف في الفهم والاستنباط أمر بديهي. ئاگامان لێبی مەگەلە جاران بەداخەوە ئەسڵ وایە ئەو مەزەبانە دینمان بۆ فراوان بکە. زۆر جارەگە ئاگات لە خۆ نەبی تعەسوبت لە بۆ شتەکەبی هەندە جار دین ئەوەندە تەسک دەکەیەوە بە تایبەتی گەلک جاران مشکلە نییە پابەت بە تو بە مەزەبک، بەڵام لەوانەیە هەندە بابەتەیە لەو زروفە لەو سەردەمە لە بابەتی زەکاتە لە بابەتی حەجە یعنی تو بڵێ ئیلا من ئەوە بەو مەزەبەی دەکرێم یعنی وەختێک لە حەج دانگۆت مەسەل بۆ نمونە شێتان ڕزمکردن دەبێ قبل الزەوال بی بعد الزەوال نابی ئەدێ باشە وەختێک وەی لە ئادا و خەڵکە هەموو دەکەوتە من دە سوپیان چەند کەس مردن بەڵام ئارا هەیە کە دروستیشە بعد الزەوال لەو حالەتە ئێمانە نییە مشتەید بلێ کاکەکان عولەماکان زانایەکان بلێ با ئەو شتەش وەرگرین بۆ دین لەسەر خەڵک ینی تەسک نەکەینەوە. گەلک جاران بەڕێزان ئەگەر زۆر ئاگامان لە خۆمان نەبی ئەوەندە پابەند بین بە مەزەبەک من گەلە جا دەڵێم ئەوە هۆکارە بۆ دروستبوونی عیلمانیەت. چونکە گەلە جا لە واقعدا ئەو مەزەبە احتیمالە پشتی بە عورفێک بەستایە لەو بارەیەوە لەو سەردەمە ئەسڵان لەوانە صاحب مەزەبەکە با بیگۆڕی وایە ئەو عورفەیان ئەو بەرژەوەندیە کە مەسلحەی مرسەلە بووە کەچی تێی تەمەشا دەکەیت و ئیلا پێدا دەگری هەر ئەوەیە. بەڵام هەر قیچێک بڕۆ لای مەزەبەکانی دیکە ئەو ڕەیەی کە ئەو ساحە و ئەو شارعانە لە ساحەکە دەگۆترێ هاواری بۆ دەگۆترێ لە مەزەبەکاندی هەیە. ئێزەمە پێش ئەوەی بلین بکاتە مالی خۆی بلێ وەڵا ئەوە قانونەکە و عیلمانی و عەقڵی بەشەر باشترە نەدێ کاکە ئەو هەر ڕێیە بۆ حەنیفەیە ئەوە ڕێی ئیمامی مالی کەوتەوە. مادام دەزانین زۆربەی خەڵکەکە ئەوەی دەیەوەش لە بەرژەوەندی مەسلحەتی خەڵکە باشە ئەوە مادام لە مەزەبی ئەبوو حەنیفەی و لە مەزەبی ئیمامی شافعیتەوە. لەبەرەوە ئەوە زۆر مهمە ئاگامان لێبی بەڵکو زیاتر ئێمە دەبی بلین ئەو مەزاهیبانە و خلافانایە خۆ خوای گەورە دەیتوانی هەمووی بکاتە یەک مەزەب بەڵام لە بەسەرما قورستر دەبوو کاتەوە ڕەحمەتەکە بۆ ئێمە نەک ئەمە خۆمان لەسەر خۆمان تەسک بکەینەوە. خالی هەشتەم و کۆتایی دەبی ئاگامان لێبی قدر و قیمەتی ئەو عولەما گەورانە ئەو مشتەیدانە نەک زارێک لە زاران خەڵەتێک بەرامبەریان بکە بەڵکو دەبی لە یەکەم ئیشتیادیان تا ئاخری بگەینە قەنەعەت لە هەموویان بەلایانی کە مەزرەشیان وەرگرتیە لە هەموو ئەوەی خەلەتەکە کە لە لای خوا مە نازانین خەلەتیان خەلەت نییە چکە ئیشتیادە زەندە بەڵام لە لای خوای گەورە معلومە چکە غێر یەک ڕاستە یعنی ئەوە مەزەبانە کە خلافە بی لە نێوانیان لە لای خۆی پەروەردگار یەکە ڕاستە بەڵام خوای گەورە ئەوەندە بەڕەحمە تیبا بە ئەوەی خەلەتێکەش بکەی بە ڕاست دۆدادنێ مادام تو پشتت بە ئیشتیادێک بەستە بەڵگەکەش ئەوەی دەکات هە لەبەرەوەش پێ سەلام کاتێک فەرمووی من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يصلين العصر إلا في بني قريظة ولا سردمي الصحابة الريدة صحابة كاتك لزنجي خندق خلاص بون بيان سلام قراوة ئەوی تر هات جبرائیل عەلەیهی السلام دابەزی گوتی ئەو سیلاحەکەی خۆت دانایی پێغەمبەری خوا فەرمووی بۆ تی خۆشتان مەلایکەت دایان نەنایە گوتی لەبەر چێ ئەو خوای گەورە دەفەرموێت چۆنە دی ئەو جوولەکانە بەنی قوڕەیظە خیانەتیان نەکرد بڕن بیاگرن ئەوانە خاین بوونەوانە جا لەبەر ئەوەی پێ سەلام یعنی هەدیارە لە سەبەبی ورودی حەدیسەکە فەرمووی ئەوەی دەڵێ ئیمانم بەخوا بە ڕۆژی دوایی هەیە نوێژی عەسر نەکا ئیلا لە بەنی قوڕەیظەیان یعنی بڕۆن زوو بیانگن
ئەو سەحابانەش پرسیاریان نەکرد ئەی پێغەمبەری خوا مە ڕۆیشتین ئەدی ئەگەر عەسر بوون نەگەیشتین ڕۆیشتن دوای عەسر بوو فعلا نەگەیشتن ئێستا چی بکەین عیلاج حال هەندە گوتیان کاکە ئەوە بەسایتەوە بە عەقیدە من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يصلين العصر إلا في بني قريظة نابي دبنا كافر دواي أما نيوشناكن إذا دياري بني قريظة نبي أواني دي قلت يان بابا بديان بلغايا لسر وأفضل الأعمال الصلاة على أول وقتها ما بسي پیغمبر عليه الصلاة والسلام أو أبو ما بسين بلاي بكين بلام كنا جيشني بانيوش كيف كينو بروين أوان نيوش يان كده نيوش يانك كجرانا ونيجو دقو خلات نقول راس تخو من اشتغل ميش كما من ببسلم يقل اشتكاني نقويا بلام هورد كان راس سواء قصكي من هورد كان هل دقري أوايا يعني تماشادك كثير لو زماني سبحان الله هزار بيوصل بخوي وادلي ده قصي من هورد كان هل دقري بلام له 2606 سال يعني تماشادك يقلوا عندله نا ولا أو أبو حنيفة دلي بدعة ودرزنية وحرام ونازم سيو أوجي كده اللي بابا حديثك وهل دقري نا إلا بالراس لبرا بارك جيم ليك شام بدقو أجا أقصي من دكم نوتو نو بوين نو أو اشتي من دسم بيجرتيه ونبي من وازل دينم يخو بيغمبر جوان نقولتيه أو كشتي أو ديك يعني زور بي الشرع لسر حديثي أحد دان راك ظنية ظن سطا بنزايا ناقة قد قطعي كان متواترة حديثي متواتر إيش منظور كما إذا بلقى قرآن كان كمتواترة للروي باب قطعية للروي ورودوا بل أمر للروي دلالتها باش شي حر زور قرآن ظنية تبقى قاعدات يبقى مجمليات يبقى باش يكرنوها كذي أو دليل أجروانه بيه ولا شيء ناقص لبروا أجمع لبي هلا بروش كوتايد فرمي ما مستا يعني دليل أصل وملها من يجكان أو آتي بخوني والذين جاءوا من بعدهم سبلين يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم يعني بالراسي أو قدر قيمتي أو أنا علماء كان ده زاني لبرو إمام أحمد صلصال بزني يجلو إمام لدوها من يجلو كان دعاء له إمام الشافعي أو إذا خونتو ده زاني قازان زكي جديد نخوي بشر همو يعني أول شيء عبد الله كرد ليلة بوها دعاء له إمام الشافعي لكن بابا الشافعي ناس كان الشافعي كالشمس للدنيا وكالعافية للجسد فهل لهذين من بديل؟ أو دوشتت بديلي هي نيتي أو مهمة زيادة لسر أنا إن شاء الله وند بهم خوش بلسه تقليد كان راوس إن شو كبراسي يقل مشكلة كاني أو سردمي خومن أويا بين سر قاعدة شديكا لو قاعدانا بناوي نسخ الحكم كليرة دس بيدكين أو دي دينولو أخيريكا نسخ الحكم نسخ معناه يتسيا أوش قاعدة شديكا كبيز دكا أقداري ما بيبي نسخ الروي زبانة ومعواتاي الإزالة والنقل بدو معنى هاتيا يان بقواسنوا ياخد لابردن بهردو معناه شاتية للروي لغوية تقول زاد لي لبوم نسخك كذا لي نسخك يا رجلك ولا بري زار شديش تشدي للسدنسي يان أوتا أويا كوبي دكي أوش هلا زي خوي ديليوا بلام دواي أوا بابلم نسخة شديكش لسر استنساخ دكي أما للروي الاصطلاحية رفع الحكم الشرعي بدليل شرعي متأخر عنه للروي الاصطلاحية وما بس معنا لا بردني حكم شي شرعي با حكم شدي شرعي يعني بدليل شدي شرعي كالدواوي هاتبي طبعا ده كده لا بردني حكم شرعي أكيد بلقيه مثلا أو شتى زائزنية أو زاري ببي أو بلقي شدي تدا أو شتى زائزة لا بردني أو حكم شرعي كم بقوريني بحكم شدي شرعي ما ببي بلقى نويكي كالدواوي ويتت أو بي ده قلت له نسخ بونو منا بيشتر مسلمانان لا كاتب بلهم نيوش كردن قبلان بيت المسجد الأقصى بو الريان ذكر بيت المقدس بلان پیغمبر عليه الصلاة والسلام خوي لناخي خوي وزور بخوش بو قبلك بقرد لبيت المقدس بو كعبة بو مسجد الحرام بيت يكسر دواء ما ويخ خوي آياتي دابزان
قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فول وجهك شطر المسجد الحرام وحيث ما كنتم فولوا وجوهكم شطره وإن الذين أوتوا الكتاب ليعلمون أنه الحق من ربهم وما الله بغافل عما يعملون حتى يستلم مسجد القبلتين هي أو كباب الستا مثل حج عمره يجلس سردانا كان قال زلو مزقو تجدبي باش حكمة سيا لنسخ لو أو حكم لا دبري زانا دلين دو حكمتي قوري لنا بداية يك لوان مراعاة مصالح العباد لوانيا هتا سردمي پیغمبرا 23 سالة لو سردم بيوسيان بشتكا هندق مراعاتيان بكري بو أو بيننا إسلام أو جيلية كما آيات دادا بزي بلان بيش أو پیغمبر وفات بكا عليه الصلاة والسلام خواهي قورا خوي لأزل وداينايا حكمي دوامك باشرتايا كمكا بەڵام یەکەمەکە لە ئەو قۆناغی لە ئەو زوروفی لەوانەیە بەهات بە لە سەرەتاوە لە بۆیان قڕز بایە بەڵام مەسلحەتە عام و گشتیەکە لە دووەمەکەدایە لەبەرەوە پێش وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا گەورە ئاەتێکدا دەبەزێنی یان وەحیەک لە بۆی تێ دەڵێ ئەوە بگۆڕەبەوە یان هەندە زاروا دەوی شەر نییە ئاەت هە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی یعنی شتێکی باس کردیە طبعا لەبەر بەرژەوەندی و مەسلحەتەکە دوای ئەوە شتەکە دەگۆڕێ یەکسەر ئەویش گۆڕانکای بەسەردادەینی بۆ نمونە مەسەل پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەردەمەک نەیکرد گۆشتی قوربانی هەڵبگرن بە سەحابانی گوتی هیچ کەس گۆشتیان نەگری لە هەر سێ ڕۆژی دەژن با خلاص ببی حکمەتەکەی چ بوو حکمەتەکە ئەوە بوو کە جەژنی قوربانداد هەندە بەرەمالی عەرەبەکان لە دەوران پشتی شاری مەدینە بوون زۆر هەژار بوون هیچیان نەبوو لە بۆ نوێژی جەژن و ڕۆژانی جەژن داهاتنە مەدینە ئەوە بەغێر مباشرکانە پێنجسەد دەفەرمێ کاکە لە بۆ ئەوانەمە کە ئەوانە هاتن دەتۆ گۆشتی مەسەل گایەکت کوشتیتەوە دەڵێ هەر لەگەرە چی دەکەی خراپ دەبی نا لە بکەمە خێر باشتر هەندی کەوابی هەردەی بدات ئەوانە بدرێتە ئەوانە هەموو دەدرا ئەوان دوای ئەوە پاش ماوەیەکی دیکە ئەو خەڵکە دەوڵەمەند بوون وەزعیان باش بوو ئەوانەی با بڵێم دەور پشتی شاری مەدینە اینجا سەحابەکان ئەویش پێ سەڵەم نەیفەرموو ئەو زارەی وا لێ بکەن سوگە شەر نییە دەزاران هەر یەکسەر بڵێ وا بکەن بەڵام سەحابە ئەوەندە پابەند بوون سبحانەڵڵا گۆشتەکە دەما زیادە بوو نان دەزانیت چ لێ بکەن سەحابە کات و دەی پێغەمبەری خوا تو بەڕاستی ئەوەت نەی لێ کردین ئەمەش ئێستا گۆشتەکان مایتەوە و پێشمان خلاص نابی مە پێشترە گۆشتانەمان هەل دەگرت هەندێکمان وشک دەکردەوە هەندێکمان حتا بەکاردەینا لە بۆ مەسەل سەقفی خانی و ئەوانە کە پیستەکان و تەرتیبمان دەکرد بەڵام ئێستا دەبێ هەم بۆ گەنگی فڕەب بین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی بابە ئەمە لەبەر ئەوان نەبوو خۆ ئێستا ئەوانە وەزعیان باش بێ لەبەرەوەی فەرموو كلوا وادخروا ثلاثا عن عائشة رضي الله عنها قالت دفت دافة من أهل البادية بحضرة الأضحى فقال الرسول صلى الله عليه وسلم كلوا وادخروا ثلاثا فلما كان بعد ذلك قالوا يا رسول الله إن الناس كانوا ينتفعون يعني من أضاحيهم يجملون من الودك ويتخذون من الأسقفة يعني أوكو سقف بكاريان دينا أوكو ترتيبات إخوان بيدكت وما ذاك قال الذي نهيت عن إمساك لحوم الأضاحي يقول لو أدي لو استوناكن يقول قوشت كان قلت هل نقرن أما وشتانا ما ندكن هم صرف دكن قال إنما نهيت لبس للدافة التي دفت دافة ما بس لي أو عرباني كدهاتن بلام أو إنما استا لبرو فرمي فكلوا وادخروا وتصدقوا ابرون استا تسبكن بخوني شنو هاديش بقرنو إنزا هندشيش ببخشن كواتا ويقل حكمة كان نسخة يشري لحكمة كان برزان التدرج في تشريع الأحكام لمصالح العباد أو الدعوة هذا ذات تدرج حتى لبروا ما وسا ظالمي بالرحمة بكتاب الشيء كذا نسخ القرآنية عندك العلماء دلين كحكمتي كمكا أويا كبابلين مسألة كهم تدرجة حتى دلين كمكش كمراعاة مصالح العباد أو جين تدرجة ذا أوان سدلين دلين أو آياتاني كاتية وكو تدرجة حتى إما ذكر آيات كان ما دام وكو لين أو دي مايا تسيبي بلين تلاوة كان دقة ما القرآن ذكر أجا ظروفكات زمانكات وجلهان دزي قايدك أو بكار بيني مثل كابرا حديث العهد بالإسلام
كو أعرق بقناق حرام كرتوش بقناق يعني أو كبلي مراعاة دعوة أو ببسم له كالتدرج في تحريم الخمر وكو مثلا حرام كردني مثلا عرق كو بوسي قناغات أو قناغ يخريك كو تايبي هنا أوش طبعا الرأي عندك لزانا أنا بلا الرأي جمهورني الرأي الجمهور ده توا أوي هات براو خلاص يعني كوتاي بيات أو حكمي بس هو تلاوة وتعبد تكاد معايا أو إيديكي هاتي تتزقاي أنواع النسخ طبعا سنزور نسخ معناها إما دو زور نسخ معناها نسخ شيء صريح معناها نسخ الصريح الراس وخو شارع بلي أوي نكن أوي بكن أو هابو استبقورن أو بيدا وترسي نسخ الصريح هر كل حديث صحيح پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمي إني كنت نهيتكم عن زيارة القبور فزوروها فإنها تذكر الآخرة أمن بيشتر نيم ليتان كردبو بس سرداني قبرستان بكن طبعا هي كجلة سيئة لعلتك أوان لسرتاي هاتلنا إسلامي أمو بتايبتي له آفرتان بيشتريش بتسفرسي زوربو لجزيرة عربي ما ترسي أو أبو نوك كاريجري هبي لسريان بلام كإيمانيان تسباو دا مزرا لبرو زيارة قبر زور مهمة أو خلق قال زا دنيا وادي دكا كأنما أو جيانا خلاص نازاني جيانا شدي بملايين زارز قورتر ومهمتر هيا لدواء أو جيانا يشكى آخرتها أو زيارة قبر بالراسي أو ببيجدين توا تذكركم الآخرة لبروي فرمي بابا أو شيء زوزور ميمة أو لبو قونا غبو مبيتانو أجرنا استبر كواتا نهي كرنكا قرا بس نقبة إلى بتسن باشا بلكو بكبلين بو نفس السنة شيش كإنسان زيارتي قبر بكات أو بيدا قطري النسخ الصريح نسخ الشدي معناه بيدا قطري النسخ الضمني نسخ الضمني سونا برزان يعني خوي نابي دعاء لقرآن دش بيكبي هند زارواده بي دعاء تلا قرآن يقواده لي يقواده لي تمشاده كي مثال عام خاص نية بلين تخصيصي دكا مثل بين بونو منا بابتك مطلق ومقيد نية بلين مقيد دكا ليه لسيك بابت الشاب السقبلين أو بابتك إشكال مانية بلام لسن نفسي بابت آياتك دلي أوها آياتك شيش دلي أوها نازاني بابليم تسيلي بك يعني لو حالتا بك جمع التوفيق نية بلاي أو لو حالتا زيبك ولو حالتا زيبك إلا يك علاج الدميني بلا ريك كامل لدواي كامياتيا دلي أو لدواي ياتي كواتا دلي أو آياتي بيشتري نسخ كردي بلام صراحة قرآن ونالي بس أو بين نسخي ضمني باشا دي تيوا لو آياتي لو آياتي ديوات يكواتا ديارا ويبيشتري لا برديا بون من أخوة يورا درباري عدي أو آفرتاني كبياوي عند أمري سيدا فرمي والذين يتوفون منكم ويذرون أزواجا وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج باز لا عدكو دكات كذا أو آفرتاني كوا ميرديان دمري دواي أوان با يك سال دانشن ولا مالش درنسن دواي أوا آيات الشريكة معنا يا أخوة يورد فرمي والذين يتوفون منكم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10 صار ما مدرج يديش دليل السالك بابتكش نفسي بابته حديث قرآن جنيا بلي ملاوز ضعيفة ونيا صحيحة وهردشيان صحيحة هردشي شيك بابتا لبرو زانا وتيتيان أو آياتي دوامين لبرو لدواي آياتي كماتيا آياتي كمكي نسخ كردية أول شبي دا قلت نسخي ضمني كي وقت النسخ وما يجوز نسخه من الأحكام بابليم كاتي نسخ تسو وقتك وتسو حكم شيش نسخ ذكري يكم زارب زانين نسخ لسردمي پیغمبر عليه الصلاة والسلام دواي سردمي پیغمبر إخوة نسخ نامينه دو نسخ عاتا لأحكام فرعية كان أو مزالي قوريني هي بلام تشتا محكمة كان بمحكم وثمان نسخش قبولناك بيوني بعقيدة وبي بيوني بأخلاق وبي قد تشتيوا نسخ ناكري أو آيات المحكمات هن أم الكتاب أو محكماتنا أو نسخ ناكري خالي سيمي لنسخ بزانين دبي دائما ناسخ بقوة تربي لمنسوخي يان بلاني كم لقوتي أو بي نابي حديث شيء أحد بيسبك قرآن نسخك أو نابي
لبرو دبي لا قوتي أو دابي كان بس ذكره سنتي أحد بس سنتي أحد نص بكري قرآن بقرآن نص بكري المهم لك قوة دابن خالي سارميش وأن يرد الناسخ بعد المنسوخ لا قبله دبي أو آياتي كدري آياتي بيشتري نسخ لدواء بدا بزبي أقل لدواء بدانا بزبي أو نابي بين السير قاعدي سارم إن شاء الله قاعدي بينزم له درسي ذاتوها دقرين إذا قلت لي التعارض والترجيح. التعارض والترجيح معناه سيا تعارض طبعا للغة اعتراض كل واحد من الأمرين الآخر كالسالب والموجب. تعارض أويا هريك عكسيك برامبر كبله هرو كسارد وقرمي أولا الرؤية اللغوية وأدل الرؤية الأصولية هو أن يقتضي أحد الدليلين حكما في واقعة خلاف ما يقتضيه الدليل الآخر فيها. ده فرمي دليل آخر فيها دو أو ديمان دو بلغمان هي لسر واقعك يشان دليل درستا يشان دليل درزنية ايوه شون دبي اوها يعني بزايرية كاستوسيا تعارضا بلام يك ملاحظة ورقرين برزان لشريعتي إسلام شد نية ناوي تعارض أو التعارض لتسي لذهن مجتهدي يعني تسم بير دكاتوا دلي والله تسم بير دكا ما ودش بيك لبروا اكسل لبوي تعارض درز دبي زا آية أجر وهاتو إما أو زور آياتنا ما لبو درز بو يعني أو زور حديثنا ما لبو هات إما للرو الشرعية ودبي تسبكين مثالك بينين پیغمبر عليه الصلاة والسلام لفرمايش تقدر باري الربا ده فرمي إنما الربا في النسيئة إنما حصرش يعني الربا بزل نسيئة نسيئة يعني قرض يعني كواتا الربا بس بقرض وقرداري ذكري كواتا بفروشني زر بزر روزي وبزر روزو بغنم وغني وبزو أو فروشتنا أو قرض نية أو الربا لناونية فرمايش تجديد صحيح معناها پیغمبر عليه الصلاة والسلام فرمي لا تبيع الذهب بالذهب ولا الورق بالورق ولا البر بالبر ولا الشعير بالشعير ولا الملح بالملح إلا سواء بسواء مگر بالضبط وكو يقوابي تشيلو يك بي تشيلو يك دا شيلو بدا شيلو بلام يك بيك زياتر بفروش ريك نفسي نوع بي يان لايك بقرب لايك بحاضر بنابي أو بيدو تري الربا الفضل لحديث دوامين ربا الفضل شيء لحديث كمين بس الربا نسيئة مشكلة كأويا دليل بس الربا لنسيئة زا أو بزاهرية كا تعارضا سون دبي ما إيش لقال أو دو بلغيه بكين بيكوا استا عندك شرح إلى سرة بلان باش شرح كي لبو أبدي بكين دليل أجروات وحالتي واما بسرات التعارض في الشريعة إما تسبكين وكباس ما كد دوتمان تعارض لشريعات بس مجرد بنظري مجتهدية أجرنا للاي خواي پروردگار تعارض نية إن زجر واما كد سبكين زانان علم أصول فرمان يقلو سار رجايا بقر نبر بقى بزايري بينيتان دوبل قدش بيك يك الجمع والتوفيق بين المتعارضين بوجه صحيح حتى بكري جمع التوفيق بكن جمع التوفيق معناه يسيب الرزان يعني بلين أو آياتا ما بسي أويا أوج ما بسي أويا كواتاغر أو هابو أو هذا كين أو هاجبو أو هذا كين كواتا وتسيليات أو بجمع التوفيق مثلا نمونة شديكا شرنية فقهي بينين هلا الروي دعاويوش أو دو حديث سمانية زار شامبيا وقتها خدمة بيغمبر عليه الصلاة والسلام مصافحة لقلناكا تيلو ناكي وتي والله دستم همو شق بواني فرمي لبرتسي فرمي والله أمان براك مشايا أويش بخير دكم أو ميقلاك اللي تولى بو الشرع ودين ومثال إشي خير أمان أويش بخير دكم فرمي تولا براد باشتري يعني أديارة أو كريكا أو عنده باق بوا أو عنده خاوين بوا أو عنده يعني كذا باشري يعني خيري يجلبوا توا يتجلبوا خوته أو زاري ببيسوانا وبراي شديد تتخصبن في أنصار دفرنا أي بيغمبر إخوة براء كما برأس هذا الدعوة ونازم دين وأوشتانا تسيش شيوانا كم نأثار من بسم بخير بكم وأنا في أنصار دفرنا لعلك به ترزق زور ما تحقونك شيء بلا رزقيت وجل ناوت سواني أبي نبي
باشن بەویدی گوت ئەتو لەو باشتری بەوشی گۆ ڕزقی توش لە ناوچەوانەی ئەوە جا لێرە زانایان بە زاهری تەماشاکی تەعارضەوە نیە بە زانای قسەی زۆر جوانیان کردیە گوتیتیان با بەوە جەمع و تەوفیق دەکرێت ئەوە دەربارەی یەکەمەکە زۆر پاک بووە زۆر مخلیص بووە هەر حەزی نەکردێ کەس پێ بزانی فعلا ئەوە خوا هەمووی لێ قبول کردی ئەویدی لە خۆ بای و حزب و تەکەبور و دیە بۆ پێنجسەمیسی دەرسێکی پێیشان مثلا استدى قرآن المال والبنون زينة الحياة الدنيا ونيا إنما أموالكم وأولادكم فتنة مثل سيان قلت جمع التوفيق وتيان زينة الحياة الدنيا والباقيات الصالحات بيقر بلا فتنة لكم أجر بيدين وخوان ناس وخراب فعلا فتنة أو بيرد جمع التوفيق زهتا بتواني إنسان أوابك حتى أودو حديثك لبوت المانينا درباري الربا تەماشادەکەی زانایان چیان گوتیان قسەی زۆر و زۆر لەسەر کرایە مەسەلی ابن حەجەر دەفەرمێ قيل المعنى في قول لا الربا إلا في النسيئة الربا الأغلظ الشديد التحريم المتوعد عليه بالعقاب الشديد دەفەرمێ دەربارەی یەکەم لەبەر ئەوە گوتی الربا هەر ئەوەیە کورن ئەگەلە زانالێ الحج عرفة يخو حج بس عرفة نییە بۆ اهتمام پێ بدرێ يعني قال شد دەلێ کورە ئەو قوتابخانە يعني فلان کەسە يخو بس فلان کەسە نییە بەڵام لەبەر گرنگی زار ڕیباش دەلێ ڕیبای نەسیەکە وای فەرمووە پێ سەلام یعنی ڕیبا خەتەرەکە لەوەیدایە ئەو معنایشی ئەوە نیە ئەو دیژە ڕیبا نیە تەماشاکەی چۆن جوانینە مەسەل تەماشا ئەوی تر دەکە ئیبن تەیمیە مەزال کەمە باسکەین ئەو بە شێوازێکی دیکە زیاتر ئەو دیمان لە بۆ دەلێتەوە هەر تقریبا ڕێکە لە قسەی نێزیکە لە قسەی ابن حەجەری ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بێ ئیمامی شەوکانی تەفسیرێکی دیدەینی هەموو جەمع و تەوفیقە یان مەسەل تەماشا دەکەین ئەو دوو ئاەتە کە هەندێک دەڵێن ئەوە تەخسیسە بۆ نمونە والذین یتوفون منکم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10 ئەوەی مەسەل مێردی بمری چار مانگ و 10 ڕۆژان دادەنیشی ئەدی ئەگە حەملی هەبی وأولاة الأحمال أجلهن أن يضعن حملهن ئێمە هەندێک لە زانایان دەڵێن ئەوە عام و خاصە ئەوەی پێشتر دەڵێ والذین اسم موصولە عامە الفاظی عمومە هەموو دەگرتەوە کەواتە ئەوەی مێردی مرد چار مانگ و 10 ڕۆژ دانیشی ئەوەی بەڵام حەملی هەبی خاصە ئەوە تەخسیسی عامە هەندێکشی لە زانایان گوتیان نا ئەوە تعارض دروست دەبی لە دەوانە دوانە بەڵام ئەوە جەمع و تەوفیق دەکرێت جەمع و تەوفیقیان کو کردیە وتیان عیدەی ئەو جۆرە ئافرەتانە بڵێم ئافرەتی حەملی هەبی دەبی ئەبعەد الئەجەلەین بی ئەبعەد الئەجەلەین کووە چکە دەڵێن معقول نییە ئافرەتێک ئەگەر مەسەل 2 ڕۆژی مابی منداڵی ببی مێردی بمری ڕۆژێ سێ بسی مێردی بکاتەوە مەقسەدم لێ دەڵێ چکە عیلەت و حیکمەت لە عیدەی مردیە چییە دڵدانەوەی لەو بۆ مالێ خاوەن تەعەزیەکە بە 2 ڕۆژان بچی 3 ڕۆژان مێردی بکاتەوە خۆش نییە لەبەرەوە چیان گوتی ئەوانە بنە چۆن ئەو مشتەیدانە برام حتا بیریان دەکەیەوە بەخوا پیای گەورە بوونە ینی ئەوان چ دەڵێن نا ئەوە با ئەبعەد الئەجەلەین بکەین چۆن ئەبعەد الئەجەلەین تەماشا دەکەین ئایا حەملەکەیان 4 مانگ و 10 ڕۆژەکەیان زیاترە ئەگەر ژنەکە لە پێشی 4 مانگ و 10 ڕۆژ منداڵی بوو با عیدەکەی بە 4 مانگ و 10 ڕۆژ دانی بەڵام ئەگەر منداڵی نەبوو چوسەرەوەی 4 مانگ و 10 ڕۆژی با بە حەملەکە بی نازەم حالی دەبنیان نا یعنی دوای مردنەکە بە 6 مانگی منداڵی بوو بە 7 بوو مشکیلە نیە يعني تماشاكن سن جوان يعني أو دلين هردو آياتان يجدي بزيدكين أو بيرد جمع التوفيق إيه نا أقدلي مثل بونم لك كم تربو بس بدو ما قام داليبو صار ما ندرج يعصب لكين بلا جناك بشش ما يجي من داليبو أو كاتي شش ما كيعصب لك أبعد الأجلين في دقول أو جمع التوفيق يعني زاري وادبي أو آتي زي بزيدكي زاري واجدبي أو آتي زي بزيدكي خالد ومين دلي أجرواتو أو نبو الترجيح بين الدليلين كزاني ما معارضة عندك ما ترجيحات معناها مثل ما خوين دمان عبارة النص ما خوين إشارة النص ما خوين دونيها زاد لي مثل عبارة النص ترجع ذكر لس إشارة النص يعني مثل مفسر ترجع لس ظاهر نصي وانيا حرام ترجع ذكر لس حلالي وهي خل الشبهي بباريزي إذا لي أوا حاول بدأ علاج نبو كمان باز لحرام دكا كمان باز لحلال كده حرام كي بينبش كمان مثل بإشارة باز لو بابة دكا كمان بعبارة باز دكا أو عبارة كبقوتها
ئەمە نەماگۆ وضوحەکان دەرەجاتە ئەو لێرە ئیسیفادە لێ بکە بەو شێوازە دەتوانی ئەوی تر بکەی یعنی ئەو تەرجیحە بکەیە. خالی سێمین بەڕێزان نەسخ ئەحەدی دەلیلەینی والعەمەل بالآخر یان لەوانەیە ئەگەوە دیبی تاریخەکەی بزانی دەڵێ ئەو ئاەتەی دی نەسخ کردیە ئەوە تەمەن یەکەم جا تا بتوانین چ دەکەین جەمع و تەوفیق ئەگەر نا تەرجیحکردن ئەگەر نا تەماشا دەکەین بزان لە مێژووەکەی دەزانی تاریخەکە بە تاریخەکەی ئیش دەکەین دەڵێن ئەوە لە پاشەوە یاتیە ئەوە ئەوی نەسخ دەکات ئەدەگەرەوە نەما ئەوەش نەبوو تەساقەتە دەلیلەین لە زانایان دەڵێن هورد و دەلیل ساقط دەبی ئیش بە هورد و دەلیلان ناکەین ئەدی چ دەکەین دەگەڕێینەوە سەرچاوەکانی دیکە عرفە مەساڵحی مرسەلەیە وەنیە شەرع من قەبلەنایە ئیستیصحابە دەگەڕێین یعنی لەوانەی دی کە ئەنەما دەڵێن ئەو بابەتە بەڵگەی لەسە نییە دوو بەڵگەی لەسەیە بەڵام دەڵێن مادام ئەو دوو بەڵگە جەمع تەوفیقمان پێ نەکرا تەرجیحمان پێ نەکرا اینجا نەسخمان نەزانی باشتر وایە بڵێم هیچ بە هۆرتان ناکەین گەلەجە دوو کەس مشکلان لە دروست دەبی لەسەر بانگدانی دەکات هۆرتان بانگ دەدەن هیچی بانگ بدەن تۆ ینی ئەوە بکرێت ئەو دوو دەلیلەی لێگەڕێ بڕۆنە سەر بەڵگەیشی دیکە لە بەڵگەکان دیکە سەرچاوەشی لە سەرچاوەکان دیکە بینن ئیشی پێ بکەن آخر بابەت مایە ئەوە ئینشاءڵڵا کە باز لە مەقاصدی شریعەتی خۆی پەروەردیگار دەکات بابەتێکی زۆر گرینگە ئەوەش ئینشاءڵڵا کە قاعیدەی پێنجەمە حەول دەدەین لە دەرسی داهاتوو بە حەول و قووەتی خۆی پەروەردیگار باس بکەین وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.